پێشنیارێکی نوێ لەبارەی تەوتین دەکرێت و حکوومەتی هەرێم ڕازیە و بەغدا بۆ چوونی جیاوازی هەیە. ستاندەر نهێنی ڕێکەوتنێکی نێوان مەسرور بارزانی و سوودانی لەبارەی تەوتینی موچە ئاشکرا دەکات. دوای بەرپرسی نووسینگەکەی مەسعود حەیدەریش قەدەغەی گەشتی بەسەردا دەسەپێندرێت. سڵاوتان لێبێ، لە ستاندەرەوە گرنگترین هەواڵەکانی ڕۆژتان پێشکەش دەکەین. هەوڵەکان بۆ چارەسەرکردنی کێشەی تەوتینکردنی موچەی موچەخۆرانی هەرێم بەردەوامە. حکوومەتی هەرێمیش بە پێشنیارێک رازی بووە کە موچە نێتە بەردەستی حکوومەتی هەرێم. بەپێی زانیاریەکان پێشنیارەکە بەو شێوەیە کە حکوومەتی عێراق پارەی موچەخۆرانی هەرێم بخاتە سەر هەژمارێکی بانکی لە بانکی TBI. دواتر بانکەکەش زانیاری موچەخۆرانی هەرێم و هەژماری بانکیان لە حکوومەتی هەرێم وەربگرێت بەبێ چوونی پارەکە بۆ حکوومەتی هەرێم. ڕاستەوخۆ بانکەکە پارە بخاتە سەر هەژماری فەرمانبەرانی هەرێم، باوانەشی ژمارەی حیسابیان لە بانکەکانی هەژماری من هەیە. هەرچی حکوومەتی عێراقا تا ئێستا پێداگری دەکات کە دەبێت تەوتینی موچە لە بانکی TBI بێت، بۆیە لەسەر ئەو پێشنیارە نوێش پێ ناچێت رازی بێت. باگوێرەی زانیاریەکانی ستاندەر مەسرور بارزانی لە دوایین سەردانیدا بۆ بەغدا لەگەڵ محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق ڕێککەوتووە لەسەر ئەوەی لیژنەیەکی هاوبەش لە بەغدا بێتە هەرێم بۆ جێبەجێکردنی تەواوی بڕیارەکانی دادگای فیدراڵی. بەگوێرەی زانیاریەکان لیژنە هاوبەشەکە لە سەرەتای هەفتەی داهاتوو دەگاتە هەرێمی کوردستان. ئەوە لە کاتێکدایە تاوەکو ئێستا حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵی لەسەر ڕادەستکردنی داهاتی ناوخۆ بە بەغدا نەگەیشتوونەتە ڕێکەوتن. بەو پێی بەغدا داوای تەواوی داهاتی ناوخۆ دەکات و حکوومەتی هەرێمیش دەڵێت تەنها نیوەی داهاتی ناوخۆ بۆ بەغدا دەجێڕینەوە. بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە گەری زۆرە هەفتەی داهاتوو بەرپرسێکی باڵای پارتی سەردانی بەغدا بکات. بەهۆی گومانی لە بەشداری لە دۆسیەکی گەندەڵی بەپێی زانیاری میدیای عێراقی قەدەغەی گەشتکردن بەسەر مەسعود حەیدەر بریکاری وەزیری دارایی عێراق لە پشکی پارتی سەپێنراوە. ناوبراو کە لەسەر پشکی کورە و پۆستەی وەرگرتووە تا ئێستا هیچ ڕۆڵێکی نەبووە بۆ چارەسەرکردنی کێشەی موچەخۆرانی هەرێم. زیاتر لەوەش لە هیچ چالاکیەکی وەزارەتەکە لەگەڵ تەیب سامی دەرناکەوێت. دەنگۆی قەدەغەکردنی گەشت لە ناوبراو دوای ئەوە دێت کە دوێنێ بە بڕیاری دەستەی نەزاهەی عێراق بەرپرسی نووسینگەکەی و فەرمانبەرێکی لەسەر دۆسیەی وەرگرتنی بەرتیل کە بڕەکەی 5 ملیۆن دۆلارە دەستگیر کراون. مەسعود حەیدەر پێشتر پەرلەمانتاری گۆڕان بوو، دوای بوون بە پارتی کرایە ڕاوێژکاری بارزانی و ئێستاش پۆستی بریکاری وەزیری دارایی عێراقی لایە. ستاندەر نویزمان پێشکەشکردن. شاد و کامەران بن.